من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. لحديثك صحيح إمام البخاري مسلم دهاتوه خوشويستي خوا صلى الله عليه وسلم دفرمي اجتنبوا السبع الموبقات، خوتان بپارێزن لە حەوت تاوان. ئەم حەوت تاوانە مرۆڤ بە هیلاک دەدا، مرۆڤ لە ناو دەبات، بەرەو دۆزەخ و تووڕەبوون و غەزەبی خوای دەبات. یەکەمیان فەرمووی الشرك بالله، شەریک بۆ خوا بڕیاردان. ئێمە هەموو ڕۆژێک لە ناو نوێژە دەڵێین قل هو الله أحد، الله ئەحەدە، تاکو تەنهایە. بەڵام لە دار و بەردێک داوای یارمەتی دەکەین، لە قەبرێک، لە مردوویەک. خوای گەورە دەفەرمێ وتەوەکەل عەلى الحەی الذی لا يموت، پشت بەو خوایە ببەستە کە زیندووە و نامرێت. ئەمە چی عەقڵێکە مرۆڤ واز لە زیندوویەک بهێنێ، بەدەسەڵات، بەهێز، بە قووەت، خاوەن بڕیار کە خوای گەورەیە، بچێ داوای یارمەتی لە مردوویەکی بێدەسەڵاتی داما و بکا کە ئەحتیاجی بڕیار و ڕەحمی خوایە. تەشبیهات نەبێ. ئەگەر ئینسان ئیشی بە بەرپرسێکی گەورە هەبێ، مەسئولێکی گەورە، پاشای وڵات، دەسەڵاتدار، سەرۆکی وڵات، ئەگەر تۆ بتوانی بچی بۆ لای پاشاکە، نمونەی بەرز بۆ خوایە، بتوانی بچی بۆ لای سەرۆکەکە، ئایا ئەمە نەفامی و نەزانی نییە بچی بە حیمایەیەکی بڵێ؟ لە کاتێکا خۆی دەڵێ وەرە بۆ لام، پێویستە بە حیمایە نییە، تۆ بچی تەکلیف لە حیمایەکەی بکەیت. ئەمەش چی پێ دەڵێن؟ هەموو کەسێک دەزانێ ئەمە کەسە نەفام و نەزانە. خوایەک پێویستی بە واسیتە نییە، پێویستی بە ئەوە نییە تەکلیف لە کەسێتر بکەی بۆی هەر کاتێ لە خوا بپاڕێتەوە دەرگای خوا لەسەر پشتەوە تۆ. بۆیە هەر کەسێک شەریک بە خوا بڕیار بدە، لە دار و بەرد و قەبرێک بترسێ، ئەم پیاو چاکە زەرەرم پێ بگەێنێ، ئەمە خەتەرە، نزیکی نەکەوی. هەر کەسێک ئەم بیر و باوەڕێی هە بمرێت، دڵنیا بە خوای گەورە غەزەبی لێ دەگرێت، تۆڕی لێ دەکاتەوە، مەگەر نەفام و نەزان ببێ وەکو خەڵکی پێشوو کە نەیزانی و دین و عەقیدە و بیر و باوەڕ چییە. خوای گەورە دەفەرمێ إنه من يشرك بالله فقد حرم الله عليه الجنة ومأواه النار وما للظالمين من أنصار. ئەوەی شەریک بە خوا بڕیار بدە، خوا بەهەشتی لەسەر حرامەکە، دەشیخاتە ناو ئاگری دۆزەخەوە، و زاڵم و ستەمکار هیچ کەسێک نێ پشتیوانیان بکە. وەڵڵاهی ئەوەی داوای یارمەتی لە دار و بەرد و قەبر و مردوو بکە، لێی بپاڕێتەوە، خوا بە نەسی قورئان بە زاڵم ناوی دەبات. وما للظالمين من أنصار، باسی شەریک بۆ خوا بڕیاردان دەکات. بۆیە شەریک بۆ خوا بڕیاردان، داواکردنی یارمەتی و کۆمەکی لە غەیری خوا، هەموو ڕۆژێک تۆ دەڵێی ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین. خوایە وعد بێ، پەیمان بێ، بەس عیبادەت بۆ تۆ دەکەم. ئەی بۆ عیبادەت بۆ غەیری خوا دەکەی، لە غەیری خوا دەپاڕیتەوە. و ئیاکە نەستەعین، خوایە بەس داوای یارمەتی لە تۆ دەکەم، داوای کۆمەکی لە تۆ دەکەم. بۆچی داوای یارمەتی لە مردوویەک دەکەی؟ جا ئەمە تاوانێکە مرۆڤ بە هیلاک دەدا، شەریک بۆ خوا بڕیاردان. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم فەرمووی اجتنبوا السبع الموبقات، خۆتان لەم حەوت تاوانە گەورە بپارێزن کە مرۆڤ بە هیلاک دەدا، دێخاتە ناو ئاگری دۆزەخەوە ئەگە لەسەری بمرێ و تۆبە نەکات. دووەمیان فەرمووی والسحر، سحرکردن تاوانێکی زۆر گەورەیە، مرۆڤ بە هیلاک دەدا، مرۆڤ بەرەو جەهەنم دەبات. کاتێکە ئەم حەدیسەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە دەفەرمێ دۆزەخم پیشان درا، زۆربەی ئەهلی دۆزەخ ئافرەت بوون. یەکێ لە هۆکارەکانیان چییە؟ خەریکی سحرن، بۆیە بە هیلاک دەچن، بەرەو جەهەنم دەڕۆن. سحریش بە حەج و عمرە و ڕۆژ و شەونێژ و عیبادەت و تەراویح و ئەمانە لا ناچێ. سحرت لە کەسێک کرد بێ، ماڵت وێران کرد بێ،
خوای گەورە ماڵی تۆ شوێران کات بەس خۆت زەرەرەکەی بۆ خۆتە بێ نەک بۆ کەسێکی بێتاوان خوای گەورە تۆڵەت لێ بکاتەوە کاتێک کە ماڵی ژن و پیاوێکی تازت وێران کردووە دڵنیا بە لە دنیا و قیامەت خوا تۆڵەت لێ کاتەوە ڕقت لە کەسێکە ظڵمی لێت نەکردو بۆچی سحری لێەکەی ظڵمی لێت کردو دوعای لێ بکە ظڵمی لێت نەکردووە بۆچی ڕق لێتی بۆیە سحر ئەوەی سحر بکەوە ئەی بچێ بەلای ساحر هەردووکیان بە هیلاک چوون هەردووکیان خەسارەتمەندی دنیا و قیامەتن بەڵام سحرت لە کەسێک کردی بێت تۆبەت بۆ نییە تۆبە سوودی نییە بۆ تۆ ئیلا مەگەر ئەو کەسە گەردنە داعەزاب بکە کە بڕۆی بۆ لای بڵێ سحرم لێت کردووە سحرەکە بەتاڵ بکەیتەوە لە فڵان شوێن دامناوە ئەگینا 1000 حەج عومرە بکەی 1000 جار لە سەجدا بڵێ ئەستەغفر الله ئەو سحرت لە کۆڵ نابێت و چونکە لە کەسێکت کردو چکەوە حەق و ناسە و خوای گەورە تەداخۆلی ناکاوە عەدالەتی خوای گەورەیە بۆیە ئاگاداری خۆت بە خوشکی بەڕێزم سحر مەکە ئەگەر تۆ نەچی بۆ لای ژن بنەچی بۆ لای ساحر چی دەوری کێمێنێ ڕقی لە کەسێکە و ڕێک ڕاکە بە لای ساحیرەکە بڕۆ سحری لێ بکە با ماڵی وێران بێ بەس حەسادەت و ڕق و کینە هیچتر نییە جا بۆیە هەر ژنێک پێی خۆشە بە هیلاک بچێ بۆ جەهەنم بڕوا خوا غەزەبی لێ بگرێ با بچێ بە لای ساحیر کەس پێی خۆش نییە دە لە خوا بترسە و تەقوای خوا بکە بە خوای گەورە هەموو ساڵە 10 جار بچی بۆ عومرە خوا لێت خۆش نابێت هەموو ساڵی حەج بکەی خوا لێت خۆش نابێت چونکە ئەوە حەقی خوایە نەخێر حەقی ناس حەق و ناسە بەڵام ئەوەی حەقی خوا بێ خوا لێت خۆشە بێت بۆ یەکێ لەو تاوانانی کە مرۆڤ بە هیلاک دەدا سحرە خوشکی بەڕێزم بە تایبەتی تۆ ئاگاداری خۆت لە حەدیثێکی صحیحدا کە بخاری مسلمە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم اجتنبوا السبع الموبقات خۆتان لەو حەوتاوانە بپارێزن کە مرۆڤ بە هیلاک دەدا مرۆڤ بەرەو جەهەنم دەبات مرۆڤ بەرەو تووڕەیی خوا دەبات فەرمووی وقتل النفس التي حرم الله إلا بالحق کەسێک بکوژی بەنا حەق وڵا کوشتومە لەسەر عەرز لەسەر پوش و پەڵاش و گژ و گیا لەسەر شوێنی خانوویەکی دەشت ئەمانەکەی حەقە هەواڵەی خوای کە کەسێ زڵمی لێ کردی نەک بچی خوێنی بڕژێنی ئەم هەموو خەڵکە جا سپاس بۆ خوا من زۆر جا دەڵێم ئەلحەمدولیلا منتیقەی ئێمە شوێنێکی زۆر ئاودار و خۆش نیە هەنێ وڵاتە بینیم ئاوا زۆر ئاودار و شاخاوی و هەمووی دڵڕفێنە ئەڵێم وڵاتی ئێمە ئاوا بای کوژراومان زۆرە بوو سپاس بۆ خوا هاوین لە زۆربەی شوێنەکانە قومی ئاو نییە بیخۆی هێشتا لەسەرەوەش خەڵکە کوژرێ فڵان کەس مامەی خۆی کوشت برای خۆی کوشت باوکی خۆی کوشت ئامۆزا پورزای خۆی کوشت لەسەر ئەم عەرزە وشکە ئەبێ بیری بۆ لێ دێ ئەمجا ئاوێکی تا لێ دەرچێتەوە مەگەر ئاودار بووە من شوێنی مەرەزە و باخ و باخات بە چیمان بەسەر هات ئەم عەقڵێتشمان هەبوایە خەڵکی کوشتن لەسەر زەوی و زار خەڵکی کوشتن لە پێناو بەداخەوە ئەمش تاوانێک ئەمڕۆ پەیا بوو پێشتریش هەبوو ئێستش هەیە و بەردەوامیش دەهەیە خەڵکی کوشتن ئافرەت کوشتن لەسەر شەرەف لە چی ئاەتێکە هاتووە لە چی حەدیثێک هاتووە باوک برا بڕۆن خوشک و کچی خۆیان بکوشن لەسەر شەرەف لەسەر وەی کە زیناشی کردووە لە چی ئاەت و حەدیثێک ئەمشتە هاتووە ئەمە دینی ئیسلام نییە ڕجاتان لێ دەکەم تکاتان لێ دەکەم ئاگادار بن کچەکانتان خراپەیان کردووە هەوڵ بدەن مەیان کوژن چکە کوشتنیان حەڵاڵ نییە بۆ هی خراپەیەکەوە لەگەڵ پیاوێکا دەرچۆ بیکوژی تەواو با خەڵکی بۆ خۆی قسە بکە گوێ لە قسەی خەڵک مەگرە باخوا تۆڕەت لێ تۆڕە نەبێت چونکە ئەوەی شەریک بۆ خوا بڕیاردا پەنا بەخوا خوا غەزەبی لێگرێ ئەوەی خەڵکی بکوشێ خوا غەزەبی لێگرێ بەنا حەق ئاگاداری خۆت بە ئەم شتانە بەڕاستی لە دینی ئیسلامدا نییە ژنەکەم لەگەڵ فڵان کەسە دەچێت بیکوژن دەی کچەکە دێ و کچی خۆتان کوژن وەی کوڕی خۆمان نەکوژن ئەمە کەی لە دیناشتی وا هاتوو ئەوە ئەگەر حکمی ئیسلام هەبێ ئافرەتێک مێردی هەبێ پیاوێک ژنی هەبێ ئەگە حکمی ئیسلام هەبێ حاکم و دەسەڵاتدار ئەبێ ئەو شتە تەنفیز بکەن نەک بە عەشاریاڵ کەس هەڵسێ خەڵکی بکوشێت بۆیە خەڵکوشتن تاوانێ زۆر گەورەیە من دیفاع لە ئافرەتی لەش فرۆش ناکەم دیفاع لە ئافرەتێک ناکەم کە لەش فرۆشە پەنا بەخوا کە خراپەکار و بەربادە بەڵام ئافرەتێک کە خراپە و حڕ کراوە خۆ خوێنی حەڵاڵ نابێت دەتوانی پەیوەندی لەگەڵای بچڕێنی بەڵام بۆت نیبی کوژیت
بۆی ئاگاداریم خاڵە بن خەڵکوشتن تاوانێکی زۆر گەورەیە بەنا پەنا بەخوای گەورە خوای گەورە لەو تاوانە گەورە بمان پارێزی و هیدایەتی ئەو بە تەمەنانەیش بدات کە مناڵەکانیان دەڵێن خەڵکی بکوژە خوای هیدایەتیان بدە یا ڕەب العالەمین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لحديثك صحيح بخاري مسلم دا بيغمري خواه فرمي صلى الله عليه وسلم اجتنبوا السبع الموبقات. خوتان بپارێزن لەو حوتاوانەی کە مرۆڤ بە هیلاک دەدا دەیبات بۆ ناو ئاگری دۆزەخ دەیبات بۆ عەزابی قەبر دەفەرمی وەئەکل الڕیبا یەکێت لەو حوتاوانە بریتیە لە خواردنی ڕیبا بازرگانیکردن بە ڕیباوە ئاڵتون ئەکڕێ بە قەرز ئاڵتون ئەفرۆشێ بە قەرز هەندێک شتێ حرام کراوە دەچێ ئیشی ڕیبای تێئاکات هەر کەسێ فتوای بۆتاندا ئاڵتون بە قەرز دروستە بیکڕی سوێن بەخوا سەتا سەد ڕاست ناکات ئاڵتون بە قەرز ڕیبایە بە قەرز فرۆشتنی ڕیبایە بۆی نەتان خەڵەتێنن ئەگەر 6 مەتر عەمامەی بەسەر و ڕاست ناکات ئەوە ئایەت و حەدیثی لەسەرە کە ڕیبا حرامە خوای گەورە دەفەرمێ فەئین لەم تەفعەلوا فەئذەنوا بحەرب من الله ورسوله ئەگەر واز لە ڕیبا نەهێنن ئەوە ئیعلانی جەنگ بکەن لەگەڵ خوادا کێ دەتوانێت لەگەڵ خوادا بڵێ خوایە من شەڕ لەگەڵ تۆ دەکەم و خوای گەورە دەفەرمێ ئەو کەسانە کە لە ڕۆژی قیامەتە لەناو گۆڕەکەیان هەڵدەستنەوە کە ڕیبا خۆر بوونە ئیش ڕیبایان کرد تۆ پێشیان نەکردووە إلا كما يقوم الذي يتخبطه الشيطان من المس خوای گەورە دەفەرمێ وەکو شێت لە قەبرەکەیان دەرەچێ پەنا بە خوای گەورە مرۆڤێک کە سەرعی هەیە و شێت بوو تێک تۆ چی بەسەرا دێ ئەو مرۆڤانەشی کە ئیشی ڕیبایان کردو کاتێکە لە گۆڕەکانیان دەرئەچن زیندوو ئەبنەوە وەکو شێتێک دەرەچن سەریان لێ شێوە و نازان بۆ کێڕۆن چۆن مرۆڤێک ئاگای لە خۆی نەمێنێ سحری لێکرابێ یاخود عەقڵێتی لەدەستدا بێ شەیتان دەستی لێوەشان دەبێ چۆنە بێگومان ئاگای لە خۆی هەڵە بەزێتەوە ئەو کەسش بە هەمان شێوە عەقڵێتی لای خۆی نییە چونکە لە دنیادا ڕیبا خۆر بووە بۆی پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم لە حەدیثی صحیح مسلم داهاتوە دەفەرمێ لعن رسول الله صلى الله عليه وسلم آكل الربا وموكله وكاتبه وشاهديه وقال هم سواء دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لعنەتی خوای کردووە فەرمێتی لعنەتی خوا لەو کەسە بێ کە ڕیبا ئەخوا لەوەی کە وەری ئەگرێ لەوەی کە ئەینووسێ ڕیباکە لەوەی کە شایەتە هەردوو شایەتەکە لعنەتی خوایان لێبێ ئەفەرمێ هەمووشیان یەکسانن ئەوەی ڕیباکە ئەخوا ئەوەی وەری ئەگرێ ئەوەی شایەتە ئەوەی دەینووسی هەموویان دەفەرمێت تاوانەکانیان یەکسانە ئەوە بەدبەختیە تۆ ڕیبا وەرەگری بۆ کەسێکی تر پارەکە بۆ کەسێکی ترەوە بەڵام تۆ لەگەڵ ئەوە تاوانتان یەکە بۆیە ڕیبا تاوانێکە ئینسان بە هیلاک دەدا وتیان ئەم شتە ڕیبای تایە فائیزی تایە سووی تایە نزیکی نەکەوی هیچ کاتێک لە شەریعەتی ئیسلامە ڕیبا حەڵاڵ نەکراوە گۆشتی بەراز بۆ زەروریات حەڵاڵە بەڵام ڕیبا بۆ زەروریات حەڵاڵ نییە هەر کەسێکڵێی وانە فەرموو بەڵگەم بۆ بێرێ ئایەت حەدیث کە ڕیبا زەروریاتی تایە ئەزانی پێغەمبەری خوا چی دەفەرمێ صلی الله عليه وسلم دەفەرمێ ڕیبا حەفتا و ئەوەندە بەشە حەفتا و ئەوەندە بەش زیاتر لە حەفتا بەشە ئەفەرمێ بچووکترین بەشی ڕیبا بچووکترین بەشی ڕیبا وەک ئەوەیە تاوانەکەی ئینسان دایکی خۆی مارە بکە و بیگوازێتەوە دایکی خۆی مارە بکە حتا ئێستا هیچ کەسێک هەبووە مامۆستایەک جورئەتی کردووە بڵێ ئەو کەسانی ناتوانن ژن بێنن دایکیان بێوە ژنە مارەیکەن شتی وا بووە ضروریات ئەوە هەیە کە ئینسان بچێ لە ڕاستیدا هیچ کەسێک ناتوانێت شتە بڵێت چونکە ئەو کوفر و تاوانێک گەورەیە کە ئینسان پەنا بخوا دژایەتی ئەو دینەی خوا بکە بڵێ دایک مارە بکە هیچ کەسێک وا ناڵێ دە بچووترین بەشی ڕیبا لە دایک مارەکردن تاوانەکەی گەورەتر ئیتر هەندێک کەسێک لە خوا ناترسن حەڵاڵی دەکەن بەس تەنیا بۆی جمهوریە پیا بکەن بەڵام نازان قیامەت لە دەست خۆیانە دەن خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم اجتنبوا السبع الموبقات خۆتان لەو حوتاوانە پارێزن کە مرۆڤ بە هیلاک دەدا یەکێتر فەرمووی وەئەکل مالی اليەتیم خواردنی ماڵی هەتی و بە زوڵم بەڵام تۆ شتە ماڵی هەتیوێک پێی خۆشە خواردنەکەی بخۆ
پێی خۆشە دڵخۆشە چایەکەی ماڵەکەی ئاوەکەی بخۆ، ئەمە حرام نییە، چونکە تۆ زڵمی لێ ناکەی، خۆی پێی خۆشە. سێبەری هەتی و حرام نییە، ئەو قسە ڕاست نییە. یا خەڵکی وا هەبوو جارانە چۆ ماڵان بینیمە چۆتە ماڵێک پارە ئاسنەکە بوو دینارەکە، دینارێکە ناو ژێر پیاڵەکەەوە بۆمە چایخانە یا ماڵی هەتیوە. ئەمە احترامی هەتی و ئاوای گیرێ، یاخۆ دەڵێ ڕۆشتی ماڵان شتێکە خۆت ئابەرە، ئەمە شتێک نییە لە دینا، بەڵکو شتێک خراپ نییە ئەمەیان. بەڵام ئەگەر نەشیبەی ئاساییە بەو مەرجەی هەتیوەکە پێی خۆش بێ. بەڵام ماڵی هەتی و بە زوڵم و بەستەم تاوانێکی زۆر گەورەیە. خوای گەورە لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ: ئین الذین یأکلون ئەموال اليتامى ظلما إنما يأكلون في بطونهم نارا وسيصلون سعيرا. ئەو کەسانی ماڵی هەتی و بە زوڵمە خۆن، بە زوڵم، خوای گەورە دەفەرمێ ئەوانە ئاگرە خۆن، ئاگر دەخۆن و دەچنە ناو ئاگریشەوە. کەواتە ئەگەر ماڵی هەتی و بە زوڵم خوارد، ئاگر دەخۆی بۆ ناو ئاگر دەڕۆی، ئیتر حەجەکەی هەموو ساڵێ عومرە دەکەی، ئەو حەقە هەر بۆ قیامەت بە سافی دەمێنێتەوە. ڕوو دەکەمە ئەو خاڵۆ و مامانەی، خاڵۆکان، مامەکان، برازاڵمەکان کە میراتی خوشکە خۆن، کە میراتی برازا و خوشکەزا ئەخۆن، لە کاتێکا زۆربەشیان هەتیون. مزگێنیتان لێبێ ئەگەر دەیگەڕێنەوە حەقەکە بۆیان، خوای گەورە مزگێنی جەهەنەمی پێتان داوە. وسيصلون سعيرا. تو حرب رخوا بالرحمة أو خوايك بالرحمة لقرآني بيروزا أفرمد يعني خم ناو جهنم ما دام مالي هتيود بظلم خواردوا. والله كاك باو بابيرم ما في هتيوي نداوة، باو بابيرت تاواني كرت جريمي كرت باجكي أدا لقيامته، بلام توش همان تاوان أنجام ديتوا باوكو بابيرت لبيش بقسيان كي يا خواي جورا بۆیە ماڵ خواردن، ماڵی هەتی و بە زوڵم تاوانێکی گەورەی ئینسان دەبا بەرەو جەهەنەم ئەگەر کەمێکیش بێ. ئاگاداری خۆت بە، خاڵۆیەکی باش بە، مامەیەکی باش بە، برایەکی باش بە، حەقی خوشک و برا و برازام مەخۆ، خوشکەزام مەخۆ، مافیان پێ بدە، ئەگینا خوا دەتخاتە ناو ئاگرەوە سوێن بەخوا وعدی داوە. ئەمە قسەی خۆم نییە. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم: اجتنبوا السبع الموبقات. خوتان باريزن لو حو تاواني كمروف بهلاك ددا. يكتلو تاوانانا فرمي: وقذف المحصنات المؤمنات الغافلات. تومتي الزنا بديت بال أو آفرتاني إيمان دارن بآغان لزنا كساني كي دايون باكن مرجنية جنوبيا وچون غرفيك ولي تاو زنا يركت مرجنية برا اگر وابلي أبيت شوار شايت أبي أجرنا تاوان يزور جورت كدو. خواي قرده فرميه لقرآني بيروزا: إن الذين يرمون المحصنات الغافلات المؤمنات لعنوا في الدنيا والآخرة ولهم عذاب أليم. أو كساني كتومتي زنا أدنى بال آفرتاني إيمان داري بآجا، آفرتي إيمان دار وداوين باكو بآجا زنا نكردوا فلانكو زيناي كرت. خواي قرد فرميه: لعنوا في الدنيا والآخرة. لدنيا وقيامة خوا نفرتي عن ليدك، لعنتي عن ليدك، أو حق الناس ولا كولد نابيته. فلانكو زينا كره مرجنية هر كتشك لتوركم الله كان قجي أوالي كردو سري بعد أو سين رود كربري أما زينا كره مرجنية براكم بريزم تاوان بارة خرابة بلام مسألة زينا مدى بالي شونك أجر وابكي خوال الدنيا وقيامة لعنت ليك أجر وانا به ظهر خطرة وخواي قرف أمي أول قيامتش عذابك بإيش وآزاريان بوهير أوانك توما دروس كان دلين فلانك زيناي كردوا يك بسراتي بس إن كتايبه وتاركتين إن شاء الله أم بسرات لزو كتابة بس كراوة لسردمي إمامي مالك رحمة إخوائي لبي آفرتك دمريه كان آفرتك مردوكة شورن آفرتك دەست دێنێتە بانگیانی ئەو ئافرەتە دەڵێ ئەبێ ئەم ژنە چەندێ زینای کرد بێ ئەمە بە حساب مردووە شۆریە دەستی دەنووسێ بە ئافرەتەکەەوە بە لاشەی ئافرەتەکەەوە هەرچەندە هەوڵەدەن دەستی لە لاشەی نابێتەوە دەڵێن پاشە ئەگەر ئێمە دوو حاڵەتمان لە بەردەمە یا ئەبێ بەشێک لە مردووەکە ببڕینەوە
لە لاشەی مردووەکە ببڕینەوە یا دەبێت دەستی ئافرەتەکە ببڕینەوە. چونکە وتی ئەبێ ئەمە چەندێ زینای کردبێ ئەم ئافرەت تەنیا ئەوە نەیوت. چون بەلای ئیمام مالیک ڕەحمەتی خوای لێ بێ وتیان شتێکی ئاوا ڕووی داوە فەرمووی بزانە بوختیانی نەکردووە بۆ ئافرەتە وتیان بەرەوەڵا بوختیانی کردووە فەرمووی 80 قەمچی لێدەن. خوای گەورە لە قورئانە فەرمووی فەجلیدوهم 80 جەلدە 80 قەمچی و شەلاقی لێدەن. سبحان الله 80 قەمچیانەدا دەستی ئافرەتەکە بەر لعنەتی خوا لەو کەسانە کراوە کە بوختیانەکەن بۆ ژن بۆیە ژن و پیاوێکت بینی دەرگایان داخست مەڵێ ئەرەڵا زینایان کرد مەرج نییە زینایش بکەن تۆ قسە مەکە هیچ دەمی خۆت بگرە ئەگینا خوا لەفرەتت لێکا گەڕوانە بێ ئەگە 4 شایەت نەبێ بەپێی حکمی ئیسلام ئەگە 3 شایەتیش هەبێ لەسەر ئەو مەسەلا بێ ئەو 3 نەفەرێکی 80 قەمچیان لێ بدرێ ئەگە حکمی ئیسلام هەبێ کەواتە ئاگاداری خۆت بە. یەکێک لەو تاوانانی کە مرۆڤ بە هیلاک دەدا من 6 تاوانی باس کرد. حوتەمیانەوەیە کە لە جیهاد ڕابکەی پشت هەڵکەی و ڕاکەی. ئەم 6 تاوانە زۆر خەتەرە کە ناو کۆمەڵگادا هەیە. بۆیە ئاگاداری خۆتان بن دەمتان بگرن با سەرتان با لاشتان لە قیامە سەلامەت بێ. ژنێک خراپەکارە لە تۆڕە کۆمەڵایەتەکان فەسادی بەڵاوکات دوعای خێری بۆ بکە یا دوعای کە خوا لە کۆڵی و خەڵکێکەکە بەڵام گوێنی پێمەدە و تۆمەتی زینا مەدەپاڵی گوێن مەدە تۆمەتی زیناش مەدەپاڵی یا دوعای هیدایەتی بۆ بکە یا دوعای کە خوا لە ناوی بەرێ و لە کۆڵی و خەڵکی بکاتەوە. ئەمە دروستە بۆ تۆ. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منه والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داوي دعاء خير يعني كدوة. يا ربي خوايا أواني نخوش شفاء يعني بدي أواني درد يعني لسلا بري بلاين لسلا بري يا رب العالمين. خوايا أواني قرزار يعني بودا بركي خوايا يعني لم تعوانا جوراني كباس ما كربمان باريزي. يا ربي خوايا وما اللي بكي بردوام عبادتي توبكين زمان من جوان بێ قسەی جوانی پێ بکەین یا رب العالمین. خوایان لە زمان شڕی لە زمان خراپی بمان پارێزی یا رب العالمین. خوایان ئاخرمان بەخێر بگێڕی نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبول کەی. خوایان کاتێ بمامرێنی خۆت لێمان ڕازی بی. خوایان بە بەهەشتی پانوبەرینمان شاد کەی لە ئاگری دۆزەخ بە دوورمان کەی. آمین 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.